منسووری حەلاج پێشەوای ئەوینداران من یادی خودا ناکەم، یادکردن کوفرە، من کەی خودام لە یاد کردووە تا یادی بکەم. ئەو مەحبوبەم بە چاوی دڵ بینی، وتم تۆ کێی؟ وتی تۆ دەگەڕێیت لە ناو ماو. دەڵێم خەڵکی هەمووی مردوون، تەنها ئەویندارانن کە زیندون. ساڵی 857 حسێن کوڕی منسوور کوڕی حەلاج ناسراو بە منسووری حەلاج. هەندێکی تر دەڵێن ساڵی 858 زاینی لەدایک بووە. لەسەر شوێنی لەدایکبوونی ڕاجایی هەیە. بەشێک لە توێژەران عێراق بە زێدی لەدایکبوونی دەستنیشان دەکەن، بەڵام ڕای بەهێز ئەوەیە کە لە دێی تووری سەر بە شاری بەیزا لە باکووری شاری شیراز لەدایک بووە. نازناوی حەلاج با بۆچوونی زانایان بەستراوەتەوە بە پیشەی هەلاجی کە لە باوکەوە بۆی جێماوە. حەلاج لە تەمەنی لاوێتیەوە دەچێتە شاری شوشتەر، لەوێ سۆفیەک بە ناوی سەهل کوڕی عەبدوڵڵاه دەناسێت. لەسەر دەستی ئەو بۆ ماوەی چەند ساڵێک بنەماکانی تەسەووف دەخوێنێت و دواتر ڕوو دەکاتە بەسرە و لەوێ بە عەمر کوڕی عوسمانی مەکی ئاشنایی دەبێت و لەلای ئەو زوهد و تەسەووف دەخوێنێت. حەلاج ساڵی 270 کۆچی دەچێتە شاری مەککە و ساڵێک لەوێ دەمێنێتەوە، دواتر دەچێتە ئەهواز. ساڵی 286 بەرەو هیندستان و خۆراسان دەڕوات و پاشان دەگەڕێتەوە بەغداد. لا پەرتووکی کەسێتی و دنیابینی حەلاج باس لە دوو چەمکی دەکرێت لا پەیوەست بە حەلاج. یەکەم حەلاج باسەکان، دووەم حەلاج ناسەکان. حەلاج باسەکان ئەوانن تەنها ناویان بیستووە و بە باش و خراپ ئەو شتانە دەڵێن کە دەربارەیان بیستویانە و بەشێکی گەورەی ڕەخنەگرانی حەلاج لە جۆری یەکەمن. هەرچی پەیوەستە بە حەلاج ناسەکان ئەوانن بە تێگەیشتنێکی ورد لە سۆفیزم و چەمک و دەستەواژە عیرفانیەکان قسە دەکەن و ڕاکانیان بەرەنجامی توێژینەوەی وردە. بۆچوونی حەلاج لەسەر کەعبە. حەلاج لای وابوو پارە دەتگەیەنێ بە کەعبە، بەڵام ناتگەیەنێ بە خودای کەعبە. بۆیە دەڵێت گەورەی حەج بەستراوەتەوە بە نەکردنی تاوان نەکشوێن. لاژێر ڕۆشنایی ئەمە باوەڕی وایە هەرکەس بچێتە مەککە بە نیەتی نزیکی لە خودا ئەوە کوفری کردووە و هەنگاوێک لە بەرجەستەبوونی خودا نزیک بۆتەوە کە خودا دژێتی. پاشان دەڵێت کە جەوهەری عیبادەت پاکی بێت، تۆ لە ماڵەکەی خۆتدا شوێنێک دیاری بکە و تاوانی تیادا مەکە، لەوێ تەواف بکە، بەڵام تەواف بە دەوری بەردانا، بە دەوری خودادا. حەلاج و بابەتی گفتوگۆی نێوان ئیبلیس و ئادەم و خودا. حەلاج بڕوای وایە سزای کەسی زانا گەورەترە لە نەزان. ئیبلیس لەسەر سوژدە نەبردن بۆ ئادەم نەفرەتی لێ نەکرا، بەڵکو کاتێ بە خودا دەڵێت منت لەگەڵ دروست کردووە و ئادەمیش لەگەڵ. ئەمە ناڕازیبوون نییە، بەڵکو تۆمەتدانە لە خودا بەوەی کە ئەوی بیرچۆتەوە. بیرچوونەوە بۆ خودا لە خودایەتی خستنە، بۆیە خودا سزایدا. ئەمان سزاشی بەسەر مەلائیکەکاندا سەپان، بەڵام ئەوان وتیان سوبحانەکە لا علم لنا إلا ما علمتنا، واتە پاک و بێگەردی بۆ تۆ، ئێمە هیچ نازانین بەدەر لەوەی تۆ پێمان دەدەیت. بە بۆچوونی حەلاج ئەمە جۆرێکە لە پاشگەزبوونەوە. حەلاج و بابەتی ئەنە الحەق لە سۆفیزمی ئیسلامیدا قۆناغێکەیە پێی دەوترێت توانەوە و فەنابوون. لەو قۆناغەدا مرۆڤ لە خودادا دەتوێتەوە و هەرچی بڵێت بەرامبەر خۆی وەک ئەوەیە لەگەڵ خودای بێت، لەبەرەوە ناخۆی بە خودا بزانێت، بەڵکو لەبەرەوەی خۆی نەماوە و خودای لە خۆیدا جێگیر کردووە. ئەو کاتەی حەلاج دێڕی ئەنە الحەقی وت، مەبەستی ئەوە نەبوو خۆی نمایندەی خودا بکات، بەڵکو گەیشتە ئاستی فەنابوون و حەلاجی بۆ خودا لەناو بردبوو. بۆیە لە تێکستێکدا دەڵێت دەسا خوایە لە نێوانی من و تۆدا ئەو منە لابە. ئەم دەربڕینە گەواهیدەری ئەوەیە کە حەلاج وەک بوون بە تەواوی تواوەتەوە و لەسەر زمانی خودا دەدوێت. مەولانا لە شیکردنەوەی ئەو دێڕەدا دەڵێت تۆ کێت خۆش بوێت ئەوی. حەلاج و بابەتی شوێنی خودا. دانانی شوێن بۆ خودا بە پێی ئایەتی لەیسە کەمیثلەهی شەیئون، واتە هیچ شتێک نییە لە خودا بچێت، یان هیچ شتێ لە خودا ناچێت. ئەم ئاەتە لەسەر دوو ئاست سرۆڤە دەکرێت. یەکەم هەموو چواندنێک بە خودا پێچەوانەی ئەو ئاەتەیە و کوفرە. دووەم هەر بەرجەستەکردنێکی خودا دەچێتە ناو هەمان چوارچێوەوە. کاتێک دەڵێت کات و شوێن دروستکراوی خودایە، ناکرێت مەزنیەتی خودا لە زەویدا جێگیر بکرێت. بۆیە حەلاج دەڵێت خودا لە هیچ کوێ نییە و لە ناشوێنە، مرۆڤ هەر کوێ بوێت دەتوانێت داوای لێ بکات لەسەر هەمان باوەڕ. حەلاج هەر کوێ ویستە بە عیبادەتی دەکرد و هەر قەدەغەکردنێکی بە کوفر و بچووکردنەوەی دەسەڵاتی خودا دەزانی. بۆچوونی حەلاج لەسەر قورئان. باوەڕی حەلاج بە قورئان بە جۆرێک بوو هەرچی نووسیبە لەژێر ڕۆشنایی ئەو کتێبەدا دەینووسی، بەڵام دوای ئەوەی بەهۆی باوەڕەکەی شریعەت خوازەکان کتێبەکانی دەسووتێنن، تەنها یەک کتێبی لە دواجێ دەمێنێت بە ناوی تەواسین
کە ناوەکەی لە هەردوو سەرتی تەها و یاسین وەرگرت بوو. بەشێک لەو تۆمەتانەی بۆی دروست کرا لەلایەن مامۆستاکەیەوە بوو کە ناوی مەکی بوو، چونکە شەوێک دەچێتە لای حەلاج و لێی دەپرسێت چی دەنووسیت، لە وەڵامدا دەڵێت قورئان. لێرەدا حەلاج بە تێگەیشتنە عیرفانیەکە مەبەستێتی هەر نووسینێک پێچەوانەی دەقی خوددا نەبێت پیرۆزە. هەمان شت ئیبن حەجەر بەکاری دێنێت و دەڵێت هەرچی دژی خوددا نەبێت ئاینە. حەلاج و مەزهەبی ئەوین. حەلاج بڕوای وا بوو مەزهەب بۆ خەڵکی ئاساییە، کەسی زانا پێویستی بە مەزهەب نییە. من لەسەر هیچ مەزهەبێک نیم، مەزهەبی مەحبوبەم نەبێت کە خوددایە. پەیوەندی حەلاج بە سیاسەتەوە. بەشێک لەو تۆمەتانەی درانە پاڵ حەلاج و کەسایەتی ئاینیەکان ڕۆڵیان تێدا بینی پەیوەست بوو بەلایەنی سیاسی، چونکە حەلاج ڕەتی کردەوە لە پاڵ دەسەڵاتدا چاوپۆشی لە خواردنی مافی خەڵک بکات و ئەوەشی ڕەت کردەوە کە سۆفیزم پشتکردنە دنیا بێت بە تەواوی. بۆیە لەگەڵ بەرەنایارەکانی ئەو کاتی دەسەڵاتی عەباسی کە پێک داهاتن لە زەنجیەکان و قرمیتەکان ڕێکەوت و بەردەوام بوو لە دژایەتیکردنی دەسەڵاتی خەلیفە. چۆنەتی گرتنی حەلاج و لەناوبردنی حەلاج لەلایەن قازی محەممەد کوڕی داود لە بەغداد کە دوژمنی حەلاج بوو سکاڵای لە دژی تۆمار کرد خرایە زیندانەوە بە تۆمەتی دژوەستانی ئاینی ئیسلام. دواتر لەلایەن خەلیفە مقتەدیر فەرمانی کوشتنی بۆ دەردەچێت. چۆنەتی جێبەجێکردنی فەرمانەکە ساڵی 922 زاینی حەلاج دەبرێت بۆ ئەوەی لە سێدارە بدرێت. لە ڕێگە خەڵک بەردبارانی دەکات، چونکە کەوتبوو نەژێر کاریگەری بەرەی نەیارانی حەلاج. حەلاج لەو کاتەدا هاوار دەکات و دەڵێت خوددایە لەو خەڵکە خۆش بە، چونکە ئەوانە نازانن. خوددایە ئەوەی منت پێ ئاشنا کردووە، گەر ئەوانت پێ ئاشنا کردبا ئەوە بڕیاری لەو جۆرەیان دەرنەدەکرد. حەلاج بەر لە سێدارەدانی با پێی هەندێک گێڕانەوە دەستەکانی دەبردرێن، با خوێنەکەی دەموچاوی سوور دەکات و دواتر نوێژ دەکات و دەڵێت ئەوە نوێژی عیشقە. دەست نوێژی ئەو نوێژە تەنها بە خوێن هەڵدەگیرێت. پاشان لەسەر دەستی حامدی کوڕی عەباس لەسەر دەرگای خۆراسان هەڵدەواسرێت. حەلاج وەک چۆن ژیانی جێگای بایەخ و تێڕامان بوو، بە هەمان شێوە مەرگیشی چووە ناو ئەدەبیات و دواتر بوو بە ڕەمزی یاخیبوون و خۆشەویستی و ئەوین. مەحوی شاعیر لە دەربارەیدا دەڵێت بە حەق هەر حەق بە ناحەق ناحەقم وتووە، لە ڕۆژێ بووم وەک مەنسوور گەر بشم کوژن ناکەم لە حەق لادەم.